باوکە و تۆکەی کوڕم و دووچەوە شاشەکەی پیس بۆ تۆزە پاچێکەمەوە. لەیلا لەیلا بەڵێ باوکە ئاکچمەوە گیسکە بکوژێنەوەرە ئیشم پێتە. ئەخجاری ئیشمەیە. ئەلۆ هەرا عیب ناگەم وتفا کوڕکاکە لەگەڵ تۆم نیە وەڵڵای باوکمە زۆر متەخەلیفە. کوێ بتە خەلیفە هەتی و ها ئەمرر نەمێنێ بۆچ کوڕێکی جات خۆی گیسک یان گسک ماشەڵڵا. فەرقی چییە؟ شەڵڵا تۆش گیشتێ بوویت هەیە. بەڵێ باوکە ئاکچم دەوەرە بزان ئەمە سناپ چۆن دروستەکە سناپێک بۆ دروستکە. جا باوکە تۆ سناپە بۆ چییە؟ هەرە بۆچی بە کچم هەموو عالەمەتی بامنیش هەم بێ ئەوە لەندە 12 کچی تایە ئەمەنگە جلیان لە بەرانێ بۆی پیشانم بیت و دووت بکەمە ناو چاوانێ. جا تۆ بۆ سەیری ئەوان ئاکەی چە عالەم سەیرەکە منیش بۆ سەیرە. بێنە دایکە دایکی وەختی نە دەلای بە کچم هەر خەریکی سناپی دەلای بە. لەیلا ڕۆڵە بەڵێ دایکیان هەڵم کەوانتەرەکە و پاکردەوە پاکم کردوێتەوە دایکیان ئەجلەکانی خستە خەسالەکەەوە خستمە غەزانەکە و شۆردم و هەڵیشم خست خواڕۆڵە لەشە ساغێ داسە برسیمانە برنجێکی سووریشمان بۆ لێنە دایکیان هێشتا لە ئیشتەوە نەبووم. ڕۆ بەڕەبە هەنارێنێ ڕاستەکە باوکی من با ڕقیژێ بێت تۆ زێنەرموشل بێ بەخوادا لە دەممانە ماوە. ئەی بەخێرنی سەلامن نەبی ئانا ترسمێ سە لە خەوەستا بێتی ها ڕەفیقی تۆ ڕۆژی 50,000 پێیاکە یەخوا داوەشی دوو دەستە جلیشی لە غەسالەکە بوێستا ئامە جلە لە بەرتاهەتی وە ئەڵێ دایبی و پێ هەڵگیراوە سواز لەوە بێنن لای شەربەتێکی فرێشم بۆ بکە. چی؟ فرێش 1 کیلۆ پرتەقاڵ بێنم پاکی کەم و بێم لە ئەساڕ و بیکەم بە شەربەت بۆ تۆ؟ دایکم داوای چیەکە تۆ داوای چیەکەی و داوای چیەکە ئیشیشم ماوە ئەرێەوە چیم هەمووە ئەرە ئەوە چی خوشکەوە تووڕە بڵە بۆ تووڕە کاکەکیان مردم شێتان کردم هەرکی داوای شتێکەکە کاکە ئەرێوە عیب ناکەن ویژدان زەمیر بابەجان خۆم خوشکەی من کارەکەری ماڵیەوە نییە کاکە خۆمە کارەکانمان ڕانەگرتووە چ ئەسیری من کەن زەڵ چۆن احترام و ڕێزی لێگرم خوشکەگەر هەبێ یەک چای جی لەمە سواسەکەم مەخوا نەکبەت ئەم هەموو کوڕە باشە ها بۆ داوا شووی نەکرد هەر بەرزە فڕی بەخوا بێ ئەو قژە زەردە و سپیکەیتەوە لە ماڵە باشە هەڵاس پێکاتەوە نەڕەحی زەر بوو ئاوی ئەم جارە مەیمونێکیش بێتە داوام یەکسەر شوی پێەکەم کچم بۆ خاتی خوا باسی مەیمون نەکەی من لە مەیمونە ترسم مەیمون بەس لە حەدیقەی حەیواناتەیە کچم زۆر باشە فلیپینیتان ڕاگرتووە هەر یەکی داوای شتێ بکەن چەند جوان بۆ باوکە ئارە وەڵڵا ماشەڵا جوان نەزایکی لەیلا جان بزانە تۆ زێ و گەڵایەنە خۆڵایی بووە بە پەڕۆشتێ تۆ زێ پاکی کەرەوە کچم ئەو باوکە بە جددی تاڵی پاکی کەرەوە ئەوە پاکرێتەوە ئەی چێ با تۆ زێ سەوز و جوان بێ کچم ئیشت چییە باوکە تۆش السلام عليكم. عليكم السلام. هلا قوربانی بەخێر بێ خۆتە گیان چۆنی باوکە باسی دەنگلی و لێکردنەوە قەت داوەتمان ناکەی. ئەی ئەوە میێڕای داوەتی من. عەک دەستە خۆش بیا بێنە با بۆنێکی بکەم بۆنی کەباب لە دوورەوە خۆچە ئەمە چیە کچم خۆمە گۆشتی کاڵە هێنام لەلاخان بۆمان حەزەکە چونکە دەسیاوی زۆر خۆشە. دەسیایی من ئەڵێم ڕۆڵە کچم ئەیکوا مناڵەکانێ بۆ نەهێناوە وەڵام مناڵەکان لە ڕاوزە بوون ئیشەڵا نیۆڕێین بۆ ئێرە. ئابە زوو بێن هاوڕێژ بێنی لەگەڵ خۆتا باشە نەبێ هەمومانین بۆ ئێرە نیۆڕۆ. دەی لە شە ساغلی ئیشەڵڵا ئیشنیە مامەگیان نابەساقە لێجارە خواتان حافیزێ بێ ڕۆڵە ئافرم زام چ کەبابێکمان بۆکەی ئەویشتان بە من فێر کردووە ها خزمەتی ئەویش بکەم خۆی و مناڵەکانیش کچم هەر هەمووی خەتای خۆتە دەشوو کوردە ئاوا لێ ناهە بەڵام وازەوە بێنە زاری چۆنا ئەمڕۆ تەلەفۆنەکەم بۆ ئەو کوڕێر ناسیاوم ناوێکی خۆشیشی هێ نازام سراپە مراپە سەبورەیە شتێکی ئاوایە بۆی بێ بۆ داوا و ئیشەڵڵا گرەی بەختێ بکرێتەوە بابێت ئاوە ئەیدە باش ئالەو باشی سەبور کاکە گیانی شەڵا سەردانی ماڵی ئێمە بکە بەدڵی تۆ بێ باشە بە قوربان چاوەڕێم دەی خواگەێرێ بە خوافیز ئەرێ بێ زەحمە نازانم دەمێکە دانیشتویت قسەیە ناکەی شتێک ناڵی مەش درەنمانە ئیشمانێ خدیەوە هەمووتان لێرن بە قورئان ئاوا من قسەمەر بۆ ناکرێت قەی ناکە شتێ بڵێ نازانم تۆ نەویستوە لە دەکەت بچن بۆ بۆقێ نەشی کوژن ئەتوەقێ
اخو الاصول هو كمان دانش يعني شي ما ماليه كم جات انا كذبا برشو والله وين راسي بئر والله اصول واي بجدي يعني كيجد بتنيا جيبيلن ويكواتشي لدليا هي رازونيا زي كيف بقولت لك يا وني راسك بس تو بس احمد ناي خوت نوت ناوتشي بو منا صبوده لخوش ويستشف يمالن بابا الصبور اها بابا صنفور بابا افلام كرتونه من صور واوان شي معقول يا صنفوري شي اي تخ او خالتي بيرتو او ولا خوش ويستي خالم ياك خالم هبو برينه كلان بو خال نبو هر شي له بو خوي اي دوي والله الزردوالي بس سيروتي ومرت طرحيو شير زرد والله بي بابا شير خالبه ايه تروايه بخير يا اخو سلام بيا اخو بجيت جا یەکشت هەیە با من پێشەکەەوە تێگەیشتی ئەم کچەی من خۆمەزانم چۆن گەورەم کردووە جا ئەمە داواکاریشی زۆر بوو بەڵام ئەم کچەی من شەرت و شروتی زۆر هەبوو بەسەری تۆ پەنجای وەکو تۆ هاتۆ بۆ داوای تێگەیشتی هەری گەڕک بە یەکیشیان نەکرد یەکێکە هادەی و ئەمە لوتی زۆر گەورەیە یەکێکە هات ئەوی گوێچکەی بستێکە باشە یەکێکە هادەی و قژی پێوە نییە کەچەڵە یەکێکە هادەی و درێژە یەکێکە هادەی و ئەمە زۆر گێژە انت لما نسيبه من يا برسيان كم عاجز نبي جان الناس ما كان او مواصفات هني بوك مديرة توها موجودة توني تعيشين والله صديق الله متفقة غانتين أوديو بڕین باش برو من ناجولم هيزني من بجوليني قربان ما مزور سيري ولي كم جات انا كذبا بشو انا من ناجولم بخوام شلون شغل بتنيا بجيرم وبراسنا هكا دوقسر لك لكن اخي كير الراس زيازك ما نبي قورينا واخي وني ماما نيه واش تاني زای چۆن چکە منە مە یەکەم کچە زۆر شارەزایم لەوانە خاصە کوڕ بابشی دەوت انا باوك تو يقدر ما بسياري ليك بسيارم زوره او منزله شي انا وتا منزل والله بابا منزلنيه وشيرينيه اصول واك خلقت تبغى مناسبات يشتي شيريني لك الخويا با انا بابا تو زو سيري شيريني تشتي شي خوتوش تاي غشتنا كردوا او لجاتي اوابي قول بيني اخي قول بابيش تو 5000 معقوله ماما اللي استوى او كريم باش 6000 وتنجارب او بالرئيس شكا دەکەواتە بابچینەوە بابتينو هەستە ڕۆڵە هەستە کوڕ مەستە دبينا دبتو بابي بمكشكة شايك ما بولي بيني دەبڕۆدی باشە دی لا بو تساب ولا ليلى جادو شايك منك پێنا خۆش نەبێ زانیم برایە زۆر کەرە زور شي زۆر ئەسمەرە اها ئەسمەرە اها كاكا من زۆر خۆش حاڵم کە ئاوا من و تۆ یەکمان کرد ئیشەڵا جا من مستعدم گوێ لە تەڵەباتەکانە بگرم بزانم ئەڵێ چی بیخمە سەر چاوم السلام عليكم عليكم السلام أما برامة سەر چاو من هيك من ئیشەڵا زاوای مستەقبەلی تۆم من مێردی خوشکەکە دەبم ئەگەر خوابی کە چیچی ئەی بۆ من ئاگدارە شتانە نیم کارتۆنە مۆزم لە ماڵە من نا بەزێتر وازانیت دای بابە لەو دیم بڕۆ با تێگەێنم قوربانە بم هەچێکە مناڵە لێ مەگرە تواز لەوە بێنە جلەکانی تۆپێنم بۆ بشۆ جلەکانی بەیانی دەوامیشم بۆ ئۆتوکە باشە دو برو بلا دايكم برو بأوديو سێرە سەر شاڵی کلکی پەردەیە ئەمە برات ها بالله والله لە بەدڵی تۆ نەبووە بە قورئان عینەن گوڵات قوتمەیە بەس هیچم بۆ ناکرێت أي بيمبلتو خوش كان بوني هنا والله من هیچ خوشکم نییە أخي ها نا هيج ألم أي دايكة والله من دایکم دەمێکە ئەمری خوای کردووە الحمد لله بەڵێ خوا عفوك يا أخوة خوا عەفویکە واتارخم لبيشي سهرة كابم ئارە والله حەزەکەی وەرە سەر بۆنی دەگە دانیشە حەزەکەی تۆ لێ ئەوە چی بوو هيج ئەمە خەمە نەبێت تۆ لە پێشەوە دانیشەوە حەقە نەبێت حەزەکەی تۆ بڕۆ من بە تەکسێک دوا دەکەوم بەخوا هەرچی ئاواتەکانە هەیە هێنمەدی بەوە نییە سوورم شتو زۆر لەبارە أي استلم على بتنهاي والله پێش 3 مانگ لەوە پێش خێزانم ئەمری خوای کردووە
بەس تەنیانیم حەو کوڕم هەیە چەند؟ حەوت بڵێ ماشەڵڵا تخوا بڵێ ماشەڵڵا حەوت بەڵێ یعنی ژنیان هێنا و ڕۆشتون وەرە نەوەڵڵا هەر هەمویان ڕەبەنن هیچیان ژنیان نێنە بەخواوە نەجوان ها بە پیشانە بم یەک جوانن حەو کوڕەکەم ئەها جوانە شانەیت کوڕەکانم حەو کوڕ تۆ من بێ لەگەڵ ئەو هەنا بژیم هیوادارم ببی بە دایکێکی نمونەی خزمەتی حەو کوڕەکەم زایدەن خۆم مسایە بە هەشت من لێرە لە تاو 4 کەس هاوارم لێ هەستاوە ئێستا بێم لێ خزمەتی 8 کەستم ئەوچی ئەوچی چی بۆ نازانم بابە سەنفور چی گورە بەخوای چم نەکردمە سەری تۆ ئەی بۆ قیشکانی وەڵی نازانم بە قوربە هەر ئەوە نەوتم حەو کوڕم هەیە زریگەی لێ هەستا بابە سەمیرە گازی لێگەت خاتی وا بۆ من چیم گازی لێ بگرم ئەی هاوار بۆ ئاکەنێەوە من بەس ئەوە نەوتم کاکە من حەو کوڕم هەیە خزمەتی ئێمە بکە و خەمە سەر چاوم ئەمە زریگەی لێ هەستا جاوەڵا ئەگەر شتێک وا بێت خزمەتی خۆم نەکاوی مناڵەکان نەکا من هەرژن نایەنم کاکە خوا حافیز کچم ئەوە لە قەول لە ڕزقی خۆتدا ئەمیشە نەجاتدا بۆ ناچی چایەکی جوانمان بۆ لێنێ شفتەکە سوورکەرۆدەی ئادەمیش هاوڕەکانی داخلی کۆنم یە خوانی خۆت دروستکە بۆ زەڵاتەی سیزەشم بۆ دروستکە ڕاستە کامیوانش عەزیزە چێشتێکی جوانیان بۆ لێنێ خۆی گەن ئەو بێتەوە وڵای ئەو باشترە سلام علیکم من ڕازیم پێست بە هیچ شتێ ناکە وەرە بابەت چی ڕازی مۆبایلەکەم بێچوو هاتوون بیبم وەڵڵا ژنی چی دەبڕۆ ئەو خواردنە ئەو خواردنە نەوەڵڵا دوێنێ هاتم وتم باسەرێکی باخەکە بم تۆزێ هەوای ساڵ هەڵمەژم تۆ نازانی چەند نازداری لای من خواگەر پارە و پێویستم قسە بکە بێ بەڵا بیاخوا ئەزانی خیانەت حەزەکەی دوایی بۆ دەکەم و قەومە دایکی هەمان هەست هەمان جوڵە هەمان هەستانی مراد بێک هەلێ مراد بێک کێیە ئەو نێرمەوە ماڵی باوکە هەر سێ بەردەگا خەمە دەست مراد کێیە ئەوە درامای گوڵە سیسەکانە گوڵە تەڕەماشەکان ئەرێ بەس سەیری درامای تورکیکە بابە سەیری واقعی حاڵی خۆبان کە درامای تورکیش لە واقعەوە دروست کراوە دەوەرینجا شێت و هار نەبێت ڕاکە بلوسە شینەکەمەوە بێنێ دوور ئەحمەد بێک ئەمە چیم کەلیماتانە فێربووش نەگە ئەوە حیواری ئەلیفە خوشکی ئەحمەد بێک شێت مەکەی بە قورعان واز لەو درامانە بێنە ڕەجال لێ یەکەم بابە کولتوری ئێمە لەکوێ هی ئەو تورکانە لەکوێ دنیا تۆزە سادی کردو ڕاکە بلوسە شینەکەم بۆ بێنە دەی بلوسی شینی چی تۆ بە درۆڵێ چم بۆ لای گەیلان بەڵام لە ڕاستیا چی بۆ لای نارینی ژنی مراد بێک عەشقیەکن ئەمەیان چ درامایەکە درامای تامردن خۆشمەوەی پاوکەڕۆ لەو درامایە لەو خۆشویستنە برا خیانەت لە براکە خوشک لە خوشکیەکە ئێستا ئەو سینارستەم بەنێ بە پێوە چمە سەروردی هەتا ڕۆحی دەرەچێت یەک چی ئەمە یعنی چی ئەوە نازانم هەر لە دراما تورکەکە سیریەکە دەباشە بەلوسی شیر و سوورم نایە بڕۆژ لە کوردەکانم بۆ بێنە تۆ تێوازم لێ بێنی بە دەستی خۆم گڕ لە ماڵی خۆم بەربەم کورە دەنا ئەشکم دەنا جەنم بە قورعان تۆ من شێ دەکەی وەڵی هار مەکەی بۆم ناهێنی باش دەی پیاو نەبم ئەگە بە دەرپێ فانی و نەچمە ناو ئاواییەوە ئەوە لە درامای نەکەی ئەوە لە درامای قبری ئاژدادی ئەحمەوە ئەلە ڕۆحە چۆنی حەجیان ئەوە چۆنە منەی بیرکەوتەوە بۆ تۆزە گۆژ نەکڕی بچی مەلایەکە جاوەڵا پێم خۆشە من 100 جارێ پێی ئەڵێم بەس ماڵەوە جێ ئیسراحەت نییە با بچین بەلایەکە باشە بەزینکە تەلەفۆنێکی بۆ خاڵە عومەر بکە بڵێ وەرە لەگەڵمان بەخوا ئاحای برام هەڵبە شتێکە کردو وێ لێو عاجزە چی و کردووە ڕۆژێکی ڕسمێکی بۆ ناردم بە ڤایبەر خاتەکەم ئەمەنە خاو بوو هەر ناکرای و ناکرایەوە ئێمە وتم نەوەکو عازێ با جوای بێم وتم وەڵی خاڵە زۆر جوانی تەمەند درێژ بیت دوای یەک دەقە تەلەفۆنی بۆ کردم یەک ملیۆ قسەی سووکی پێوت و جاوە چی تێقەی چێکە دوای کە خەتەکە هاتەوە سیرەکەم کەرێکە گوێزەرە خوا نە بابە تات و خوا گوێزەر کەر چۆن گوێزەرە خوا تۆ حەزەکەی مەحاڵە بکە بیسازێنە دوور بەکمە دوای بۆ دەکەمەوە هەلم بۆڕات عەلەمدار دوای بۆ دەکەمەوە دوای ژنەکە نەیتەقێنی خۆبی عەقڵ نەکەی نەیتەقێنی ها ئەمە چێتە لای بەژێتێکتم بە قورعان تۆ خیانەتم لێکەی ئەتەوێ نارینی ژنی مراد بەک
بێنی وازم لێنی ها ورژنەکە بۆ خاتی خوا بەسەی درامای تورکیکە بە قورعان خۆشم و خۆش شێ دەبین ئەرە بۆ سەری درامای کوردی ناکەی ئەرێ کوا درامای کوردی هەیە ئەزانی بۆ نییە چکە نە حکوومەت نە بزنسمانەکان نازانن کەوا بزنس لە هوەرایە ئەم حکوومەتە پارە لە هەموو شتێکە سەرفەکە بەس هوەر نەبێت دوێنێک غێبدار ئەو چی و ماکسێ لەبەرتا ئاخر ڕەنگی پیازی من کە ئەیبین مەزانی چۆن کەرە بم ها جاری کەشتیوان لەبەر نەکەی لەبەر دەرگا ئەو بەجددیتە بۆدە ئەو هێنم وەڵڵا ئەو هێنم بەس بەلەم لێ مەگە ئێمە داخوازی و کاکە مناڵەکان تۆزێک قیسیچمەن نابێت ڕازیان کەم بۆ جاری بە براکان دەڵێ کاکە تیان مەگەێنە جاری بە مناڵەکان ڕازی کەم ئەوردە و دەخۆم تەتیب یەکەم خەم بە قوربانێ و وایە و باوکە گیان ئەزانی چۆن کاک شەوکەی جان ئاوا قەرز نازێتەوە بۆ مێنیتەوە بە پیاوە نەبێنەرەوە پێڵە دەیت بەخوای ژینە خاوەشوانە بۆ نێرم تێک بەحافیز باوکە گیان گیانی باوکە مامۆستا عەرەبی داوای ئینشایەکی لێکردن ئەتوانی یارمەتیم بی بۆ کچەکەم من کوردیەکەم فولە تاکو بە عەربی بۆ بنووسم ئەشەمبیلا من دوو کەلیمە ئازانم بە سێوەڵێن فەتاح و ئەگەشتێکیش دوو پێڵێن بەدیە باوکە گیان یەکەم فەتەح نییە و توفاحە وەڵا ڕازەکەی ئەوی کەشیان بەدیعە نییە بەعیدە واللهی خۆتە ئاخرتە ئەوەیە بووێڵم من ئیشای عەربی من چوزانم کچی من کچە جوانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە تاقانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە نازدارەکەی من باوکە گیان چی توی ئیمتیحانم هەیە تۆس خێرا قسە بکەی ئەوەی ڕاستی بێ کچە جوانەکەی باوکی خۆی تۆ باوکە گیان بڕێنەوە مۆزوعەکە ئەتوێت چی بڵێ زين شلون نيك هي موضوعك هي ما يريك خمي يكسر فەرمو الناس ذلك يباوشي خوي بابا چینەوە سەرەتا بەڵێ باوکە گیان عليهم حين تو حزب تنياي ناكي كتي من ناوەڵا باوکە گیانەوە نیە شکرتۆ هەیە بروسی گیان هەیە هەستی گیان هەیە تينا يعني مقصدم نازم شلون تيبينم كت الناس ذلك يباوشي خوي دەی باوکە گیان ئەتوێ بڵێ چی بیڵێ خێراکە عليهم هنا تو بيدي دايك ناكر والله وەڵا باوکە گیان چۆن بیری ناکەم ئای دایکە گیان باوکم چەند باشە تا ئێستا پەیمان تازاکات و کە لەگەڵ هەر لەگەڵ تۆیا بێ ئەرێ بابە پەیمانێکی کوامرشتی واموتووە بۆ لە باتی من قساکەی ئای زۆر سەیری بڕە سەعیکە بکە دێسا ئەمرن نەمێنێ هەستیم بۆ بانکە لێوە وتم ئۆخەی تێگەیشت هەستی بەڵێ باو ئەوەرە ڕۆڵە هات وی هەستی یانی شکوور بەزم کوڕم نیەتی باوکیان باشی کوڕە جوانەکەی باوکی خۆم بانە بم باوی گیان تاقانەکەی بابە گیانی باو کوڕە جوانەکەم گیان کوڕە ئازاکەم باو دەگیان دە چییە؟ کوڕی من شێرە قوربانم بێگومانە تۆ بمان ماوەتەوە تۆ شێر بیتەوە منی شێرە بوو کوڕە جوانەکەی باوکی خۆی باویان ئیشمە چیتر هەناسەکەم هینە مۆزوعێک هەیە هەستی بە جددی جوان جۆن بۆ بگرە تۆ لە هەمویان ئاقڵتری قوربانم مای بێگومان تاکانەکەی باوکی خۆی خوا باوی گیان تاوشتە لێ نایە ئەوە مۆزوعەکە تۆزێک نازانم چۆن تێوگەی نازانم قەت وا نەبوویتە ئەڵێم هەستی گیان باو بڵێ ئاقلانی کەلانی تۆ هەز بە تەنیایی ناکەی ناوەڵا با لەخوا بزابێ ئەیمانچی خێزانێکی کنجیلان و جوان ئەوە تا تۆ هەی تەمەنت درێژ بێ پەیام گیان کاکە بروسی گیان وا بڕمیش تێناگە چی تێبگەم تۆڵی تەنیانی نەوەڵا تەنیانی یعنی مەبەستم ئەوەیە کوڕەکەم بۆ تێناگەی لە من نازانم چۆن تێگەێنە هەم تۆ بیری دایکە ناکەی وەڵای باوە گیان های دایک گیان نییە ئەزیزە ماڵی چۆڵ کرد بۆ من بەڵام تا ڕۆحت ئاسوودە بێ باوکم پەیمانی نوێ کردێتەوە کە هەروە بمێنینەوە و هیچ ژنێک نێنێ ئەرێ بابە پەیمان نوێکردنەوەی کوا مرشتی وام وتووە کوا شەکەی وام شکانەوە مرد دوو مرێ بۆ تو ڕابی بە تەمایکی پێم بڵێ ئەمرن نەمێنێت وەختی نییە ڕۆژی کە تێدەگەن مەسەلا تۆ هەسەلاتە دێبڕە ڕدەی پەیمانی تێدەکرد بێتەوە
عمري النمنة بخاطري في غمر يا الله يا الله في غمر خير اخي تخوا وضع باوكا خير معقولة ماما صار لزانست وزانياريا دو يومتي باوكا ردولة دا قلنا والله هي ردوا صوب قرب وتقري سلام جاكر القهر شاب قناة وتزر اللي بقى حوش دقيقة اي بخوا ماما صار والله ما باوكا تخوا وغد يعني ما مساوي لي هات وغدا لك قري منك دو خمن نبت شو كي ماوس استرت مسري إيه. بزانت شي فيكم اخر اخو مخونا اي خالص شو انا لا 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 امان بلا نقش ديوا اخي خالم ها ولا بيع خالص شوانا حتى وبينجي شي بيها بلا السلام عليكم دسي بيانا وتا تا 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 سيش لبكو من قريش لو بس الخوما بلا بوخاتي خوا اخي باوكا والله تصير كم بقران سي قمتهم ولا قلب بابك خود ولا مران هذيني منها ترسم اخي باوكا والله يكشي شنو كنا نخرجنا بعد رزق حلمت ما في ليك يصير ماني وتصيروا لي كردو بس ها اتبسس بيشمكو بزايم ستشي هو كم بروين ابا بوشو زانتا انت دانيا دم كنت انا كوداني برو ولا بيشمكو يا خوا بخير بك يا اخويا بيوي ماما ساجيا أمريكان. هم بستيتياني ها والله خواردم خوك نعم صاحب حقت زوزو اللي وعاد السما اخ بو سبب عشرة بيزان يا اخوة قايل لي هم يبقى بيجيو بيكيسيه واحد تيشي بلا زورين ازايتشي لوچه تو بغلط هات بديني اربجي بو چی بو لای من ما مسايتي داما و ماما نقبت ساجيان دعاي خير بك خالشواني نيزاني بنا موسم خالشواني كريك بتوافي نبا حد بحفتا وبينجي حتى تا 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 بو امايد امشو زيب بزينوي امايد توا اخ باشا چیم کردو امرکنیه وا ماما ساجيان شي نكدو كركم معقول لزانياريا دوله دبيني اخر بو بكوي بو ساقط بيه کاکا خو خەتای من نییە خۆی هیچ نازانێ بڵێ بزوێنی کورد دا بزواني كل مشكله ما مصا الا بتشاي خما برساي لك جال من هرشي اعتمادم هي لسلم كرما دەیخوا لێ نەسەنگە من برساي لتوكم بەڵێ نان شني بهزاله شەش رحمة اللي بدي بحيثيتهم بناموسهم بمقدساتهم أأمك أتي بيانيان بونان دناني إني بهزاله دە وەڵڵاهی لەوانەی بیتزێ باشە بابا شي بتزي او خوي خوشياني هم بوازارك خوشياني يكسر دي اني باش شوايا دە تۆ واز لەو بێنە من پرسیارێکی لێ فهموا بيم مان خوشا دوورە یا عەفەریقە جابي برو يكسر باي بومو اه مانگ زيكترا مان نزیکترە بەڵێ. کورە عیبە ڕۆڵە کەشت نازانی لە خۆتەوە میڵێ ئاوە فەریقە ئاوە بەڵام مان ئەمەngە دوورە نەبێتەوە أخذ ما مساوانية والله دائما شوية حوسة أو ما أو كم دايق خۆ بەقسەی تۆ نابێ بەساقە بم سەرشێتم مەکەن ئێوە وام لێ بکەن ئەسڵەن هەر فرم بە جمهوریەتەوە نامێنێ یەک پرسیاری کەوریەکە بيكا سەرچاوی شیرەمەنیەکان و گۆشت لە شۆ زۆرە باوكا برو جواب أكثر زور اسانا سوبر ماركت چاچی نازانی قڕ بە و سەرەی من بەخوا تاماوی ناگەیتە دوی ابتیدایش باشە ما موساتو بو غادري ليك كاكا ورا أو دكاني كاحة محلية وتا ماركتي هي ورا بكاتون شتيري بو بيرم ورا بكاتون مريشكو بو بيرم یەک پرسیاری کە لێکم حلوة باوکی زۆر زیرەکە لە خۆ زیرەکترە ماشەڵڵا بيكا باشە لەم فەسڵەیە هەنا زۆرە و هەناری شیرین و هەناری باش لە شۆ زۆرە لو برتيانا باوكا يا مان رابي ما مساوي برسيالة أكثر درايفر باوكا با حلمتي جوجنا عيبه جايب زي يكسر علوكا أول جوابه کورە چەپڵی چی بۆ لێ باوشی ئەو تەلەبەیە نازانم ناوە چیە تۆ باش بو اخر سبب يعني شي عند علوانيه هەیە باوكم بحيثيتهم ببيكا بوتي المدروا هاي ما مسا زو سير ما مسا باش یەک پرسیاری ندي بيكا باشە پرسیاری چکە چ شتێ لەگەڵ نانی بەیانیان ناخورێ اخي تخوا باوكا والله اللي بحلمتي جناب اما قينا حرق مو جواب ادبسس ما مسا درايفر خو هالخوم ناني يوارا عفر کورە بەخوا 10 دقیقە لێرە بن هەر شێت مەکەم یا من ئێوە بەجێڵم یا ئێوە من بەجێبێڵن کاکا مستر رجال ليكم كاكا خليك شيت مالك هو تاكل رقم ما شاء الله عليه توتي موت قاليتوا ماشەڵڵای لێبێ جوابی و تەلەفونە بەرەوە الو کاکە سماگیان چۆنی باش قوربان سد شافرمو کاکە جانەوە بروستی کوڕ فەسڵ کرا لەبەر ئەوەی فەسبووکێکی بەناوی منەوە داناوە و ناوەی بۆ هەموو مامۆستاکان ناردووە داوای ئەسئلەی امتحانەکانی کردووە ئەوای وایان زانی و من نەیانزانیوە هەموو ئەسئلەکانیان بۆ ناردووە جا لەبەر ئەوە فەسڵمان کرد باشە قوربان وعافيس